ئەو دایک و باوکانی تین و فشار بۆ ئەولادەکانیان نەهێن و ناهێڵن بە تەواوی دینداری و خواویستی بکەن، گوایە خەمی ئەویانە تووشی کارەساتە بن و ئەکوژرێن، بەسەرهاتی کۆرپەیی سەیدنا موسا نازانن عەلەیهی سەلام، یان لەبەر چاویان نییە کە دایکی خستیە سندوقێکەوە، مناڵێکی کۆرپەلەی بچووکی شیرە خۆرەیە، خستیە سندوقێکە و سندوقەکەشی خستە ناو ئاوەوە. ئەم ئاوەژەی با گۆمێک نییە وەستاوێ، سندوقەکە قابلی شکانە، مناڵەکە قابلی خنکانە، مناڵەکە قابلی مردنە لە گریانە، قابلی مردن لە بێخۆراکی هەر لێ بمێنێتەوە. بەڵام خوای پەروەردگار ئیرادەی وا بوو، قەدەری خوای پەروەردگاری شەکانمان هەڵە سوڕێنێ، قەدەری خوای گەورەیە منی گەیاندۆتە ئێرە، من لێرەوە مخاتەبەی ئێوە بکەم نەک لە نزیکەوە. نازانین بۆچی وایە، حکمەتەکەی دوایی بۆمان دەرەکەوێ هەر دەرناکەوێت. ئەم کۆرپەلەیە دایکی لە تاوە خسوێتیە ئەوێ کە لێی ترساوە. زۆر سەیرە، یعنی خوای پەروەردگار وا باسێکە کە ئەم ئافرەتە وەختێک کە لێی ترسای کە دێنەی کوژن بیخرە ناوە ئاوە. ئەو ئاوە کە محەقق خەڵکی گەورەشی تیاخن چێ کە مەلەوانی نازانێ، بەڵام تۆ ئەم کۆرپەلەیە بخەرە ناو ئاوەکەوە خوای گەورە ئەیپارێزێ بۆش دەهێنێت، بۆش دەهێنێت و ئەیکاتەوە بە پێغەمبەریش. سەیریکەن خوای گەورە فەرمێ: وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين فالتقطه آل فرعون ليكون لهم عدوا وحزنا. أفرمي إلهام من خص دڵی دایکی موساوە کە شیر بدە بە کۆرپەکەت و هەر کە لەوە ترساید بێن بیبەن و بیکوژن، فڕێ بدەرە دەریاو. مەترسە و خەمیشن نەبێ، ئێمە حتممە نەیجێڕینەوە لای خۆت و ئەشیکەین بە نێراوی خوای پەروەردگار و یەکێکیشە بێ لە پێغەمبەرانی خوا عەلەیهیم سەلام. بەڵام دواتر دەست و پەیوەندەکانی فرعون هەڵیان گرتەوە تا بۆیان ببێ بە دوژمن و سەرچاوەی خەم و خەفە. ئێ باشە دایکی هەر لە ترسەوە نەیکۆژن، لە ترسی فرعون و دەست و دایرەکەی خستیە ناو ئاوەکەوە. ئێستاش ئاوەکە بردوێتی بۆ دەست و دایرەکەی فرعون و بردووشیانە بۆ قەسرەکەی فرعون. بەڵام خوای پەروەردگار ئەم قەدەرە ئیجابی ئاوا هێناوەتەوە، قەدەر هەمووی ئیجابیە، ئەم قەدەرەی ئاوا هێناوەتەوە بۆ ئەم سەیدنا موسایە کە لەو ماڵەیە گەورە ئەبێت دوایش فەوتانی ئەو فرعونە لەسەر دەستی خودی سەیدنا موسا ئەبێ عەلەیهی سەلام. ئەم دایک و باوکانە ئەمان لەبەر چاو نییە، ئەم دایک و باوکانە ئەوان لەبەر چاو نییە کە سەیدنا یوسف بە مناڵی براکانی هێنان و فڕاندانا و بیرێکەوە. بەڵام ئەم موسیبەتە بۆ ئەو بوو بە مایەی ئەوەی کە بێتە یەکەمین دەسەڵاتداری میسر، خۆراکی خەڵکەکە و موچەی خەڵکەکەی هەموو کوێتە بەردەستی. و ئەو کاتەش خوای پەروەردگار دوایی لە نەتیجەکەی فەرمێ ئەمە بەڵێ منم، دوای براکانی وتیان ئایا تۆ ئەنتە يوسف؟ قال أنا يوسف وهذا أخي قد من الله علينا إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. فەرمی بەڵێ منەوە یوسفم و ئەوش براکەمە کە بنیامینی برایەتی کە خوای گەورە فەزڵ و ڕێزی خۆی بەسەرمانە ڕشتووە و هەر کەسێ تەقواکار بێت، دینداری سەرڕاست بێ و پش و درێژ بێ و سەبر بگرێ و بە ئارام بێ، خوای گەورە سەرپەرشتی ئەکات و لە خۆیەگرێت و خوای گەورە پاداشتی چاکە کارانیش بزەر ناکە. ئەو دایک و باوکە بە ڕێزانەی کە ئەوەندە سەخت لە مناڵەکانیانەکەن لەبەر دیندارەتیەکان، پێویستە قەناعەتیان بەم شتە قەدەریانە هەبێ، پێویستە باوەڕخۆیان ئیمانیان بە قووەت بێ، بشزانن کە باشە ئەشێ کوڕەکە ڕاکە تۆ بگرن، کوڕەکە دەرچێ بێن و تۆ بگرن. لە هەمان کاتە هەر قەدەرێکە بەسەر تۆیە هاتووە ئەم جارە، ئەویش ڕزقی خۆی لە شوێنێکی ترەوە بێ بڕوا لەو شوێنە بیخۆ. یەکێکی وەکو من پلانم خۆدانە ناوە بێم بۆ نەرویج. ڕۆژە لە ڕۆژانە بە بیرمان هاتوو، ئەو پەڕی بە بیرمە هات لە سلەیمانی، وتم جامعەتەوە و کە مەگەر نەمتوانی دانیشم لێرە بە قاچاق، تەبعەن ڕەمزانی کە ناچم بۆ عەسکەری ساڵی 82 تەواوتمە ڕۆم لە وڵاغلو دانیشم لە لادێ. بالعکس کە ڕووشی دار وڵاغلوم نەبینی، ئەوەی من دام نابوو و پلانی من دام نابوو هەر نەبوو. ڕوون کردە ئێران و ڕوون کردە پاکستان و دوای لە پاکستان وەردەوەردە تەتەوراتێکی تر بوو، هەتا گەیشتی ناو وڵاتان. لێرەش مبتەلا بووم ناتوانم بگەڕێم. ئەبێ ڕازی بین بە قەدەری خوای پەروەردگار کە لەسەری نووسیون. دایک و باوکەکانی هیوادارم ئەوەندە سەخت نەخەنە سەر مناڵەکانیان.